بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، واجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. خوای گەورە جارێکی تر دەرفەتی داین کەوا بگەینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی موسڵمان ناسیدا. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەمڕۆماندا باسی سیفاتێکی تر دەکەین لەو سیفاتانەی کەوا پێویستە مرۆڤی موسڵمان پێوە ڕازاوە بێتن، کە پێویستە مرۆڤی موسڵمان تێیدا هەبێتن. سیفەتێکە ئەگەر موسڵمانی ڕاستەقینە بێت دەبێ ئەم سیفەتەی تێدا بێتن. واتە کاتێک ئێمە باس لەو سیفاتانە دەکەین پێویستە مرۆڤی موسڵمان خۆی پێڕازاند بێتەوە. ئەگەر ئەم سیفاتانەی تێدا نەبێت بەڕاستی مانایەک بۆ موسڵمانەتی نامێنێتەوە. موسڵمانەتی هەروە بە زار نییە، هەروە بە قسە نییە. موسڵمانەتی ئەوەندەی کردارە، ئەوەندەی ڕەفتارە، ئەوەندەی جێبەجێکردنە، ئەوەندە گفتار و قسە نییە. بۆیە خۆشەویستان، ئەو سیفەتەی ئەمڕۆ کە باسی دەکەین، وەکو گوتم یعنی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی فەضائیل و ئاینی ئەخلاق و ڕەوشتە بەرزەکان و ئاینی سیفاتە جوانەکانە. یەکێک لە هەرە بەرزترین و جوانترین سیفەت، باشترین ڕەوشت کە پێویستە مرۆڤی موسڵمان پێی ڕازاوێ بێت بریتە لە ڕازگۆیی. بەڵێ ڕازگۆیی. مرۆڤی موسڵمان مرۆڤێکی ڕازگۆیە. درۆ لەگەڵ دەوروبەری خۆی و لەگەڵ هیچ کەسێک ناکات. لەگەڵ خوای پەروەردگاری ڕاستە، لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگار و چواردەوری خۆشی ڕاستە. کەسێکی سەرڕاست، کەسێکی ڕازگۆ لە هەموو کاروبارەکانیدا، لە کردار و گفتاریدا. بۆیە خۆشەویستان، ئەم سیفەتە خۆڕازاندنەوە بە ڕازگۆیی وەکو گوتم بریتیە پێویستە مرۆڤی موسڵمان بە کردار و گفتار و بە ظاهیر و بە باڵتین، واتە دەرەوەی و ناوەوەی پێویستە خۆی پێبرازێنێتەوە. پێویستە مرۆڤی موسڵمان ئەم سیفەتەی تێدا ڕەنگ بداتەوە، چونکە ئەمە بەڕاستی لە باشترین و ڕێزدارترین سیفاتەکانی مرۆڤایەتیە. واتە باشترین سیفەتی مرۆڤ بریتیە لە ڕازگۆیی، و ئەم سیفەتە گرنگترین سیفەتە بۆ بنیاتنان و ئاوەدانکردنەوە و دروستکردنی کۆمەڵگایەکی بەختەوەر. ئەگەر دەمانەوێتن گەل و نەتەوەیەکی بەختەوەرمان هەبێتن، گەلمان بەختەوەر بێ، وڵاتمان خەڵکەکەی بەختەوەر بێ، پێویستە خەڵکەکانی ڕازگۆ بن، چونکە گرنگترین شتە لە بنیاتنانی وڵات و لە بنیاتنانی کۆمەڵگادا. چونکە هەموو کاروبارەکانی تر ئەگە تەماشا بکەی، هەموو کاروبارەکانی ژیان بە ڕازگۆییەوە پەیوەستن، هەمویان بەیەکەوە زنجیرەیە، بەیەکەوە گرێدراون. بۆیە مەساڵح و بەرژەوەندیەکانی خەڵک و هەموو بەرژەوەندیەکان بەڕاستی بە مەسەلەی ڕازگۆییەوە زۆری گرێدراوە. بۆیە خوای پەروەردگار فەرمانمان پێدەکاتن، فەرمان بە ئیمانداران بە موسڵمانان دەکات کە خۆیان بڕازێنەوە بەم سیفاتە جوانە. و خوای پەروەردگار کردیتە ئەخلاقێک و ڕەوشتێک بۆ ئەشرەفترین و بەڕێزترین و پاکترین مەخلوقی خۆی کە پێغەمبەرانن عەلەیهیمو السەڵات وەسسەلام بۆ هەڵگرانی پەیامی خوای پەروەردگار ڕازگۆیی کردۆتە یەکێک لە سیفاتەکانی ئەوان. واتە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام هەمیشە بە ڕازگۆییەوە ڕازابوونەوە. ئەم سیفەتە لەواندا ڕەنجی دابوویەوە.
بۆیە پێویستە شوێن کەوتوانی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسسەلام ئەم سیفەتە لە خۆیاندا بە جوانی تێیاندا ڕەنگ بداتەوە. ئەگەر تەماشاکەین پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسسەلام هەر لە ئیبراهیمەوە دەست پێ بکە. ئیبراهیم عەلەیهی سەلام خوای پەروەردگار دەربارەی ئەم پێغەمبەرە نازدارە چ دەفەرمێ وەذکر فی الکتاب ئیبراهیم ئینەه کان صدیقا نەبیە. بەڵێ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسسەلام باسی ئیبراهیم کە ئەو پێغەمبەرێکی ڕازگۆ بوو. اینجا بە هەمان شێوە وەرە تەماشای ئیسماعیل کە عەلەیهی سەلام وەذکر فی الکتاب ئیسماعیل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا. أويش بأمانشة وكان صادق الوعد لبيمانكاني خويدا رازقوبو لقسو قفتاري دا لبالينكاني دا رازقوبو. رازقوي صفاتي پیغمبران عليهم الصلاة والسلام بيدا ورا إدريس عليه السلام واذكر في الكتاب إدريس إنه كان صديقا نبيا. هەتاکو ئەگاتە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسسەلام تەماشای پێغەمبەری خۆمان کە یعنی تەنانەت دوژمنەکانی خۆشی دانیان بەوەدا ئەنا کە پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وەسسەلام کەسێکی ڕازگۆیە. لە مەسەلەی ڕازگۆییدا کەس قسەی نەبوو. بەڵێ پێیانەگوت بە پێغەمبەریانەگوت عەلەیهی سەڵات وەسسەلام پێیانەگوت ساحیرە، پێیانەگوت کاهینە، پێیانەگوت مەجنونە، هەموو ئەو ناو ناتۆرەیان لە پێغەمبەر ئەنا عەلەیهی سەڵات وەسسەلام. بەڵام ڕۆژێک لە ڕۆژان دوژمنانی نەیانتوانی پێی بڵێن کە سیفەتی درۆ بدەنە پاڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام. نەخێر ئەگەر لێیان بپرسیبانە دەیان گوت بەڕاستی کەسێکی ڕازگۆیە. تەماشاکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ئەو ساتەی کە بانجی کردن کە بانجی کردن و مامیشی ئەبوو لەهەب لەگەڵیاندا بوو وتی ئێستا پێتان بڵێم لە پەنا ئەم چێوەوە لەم دۆڵەوە جەیشێک سوپایەکی گەورە دەیەوێت ئێستا بەسەرتان دابدات و لە ناوتان بباتن باوەڕم پێ دەکەن؟ گوتیان بەڵێ باوەڕت پێ دەکەین چونکە قەت درۆمان لە تۆ نەبیستووە. بەڵێ هەمیشە بێباوڕان و دوژمنانی سەرسەختی خۆشی متمانەی تەواویان بە ڕازگۆیی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام هەبوو. تەماشا حتا ئەبوو سوفیان کە کاتی خۆی لە لای پاشای ڕۆم لای هێرەقەل چ دەڵێتن؟ یعنی لەوێ ناتوانیتن قسەیەک بکاتن کە بڵێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام ڕازگۆ نییە. بۆیە ئەگەر تەماشای کۆمەلگای ئیسلامی بکەین، تەماشای دەوڵەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسسەلام، یعنی دەوڵەتێک بوو، کۆمەلگایەک بوو لەژێر سێبەر و چەتری ڕازگۆییدا بنیاتنرا بوو. هەر بۆیەش تاکەکانی هەمووی ڕازگۆ بوون، لەگەڵ خوا ڕازگۆ بوون و لەگەڵ یەکتریش ڕازگۆ بوون. بۆیە ئەم ڕازگۆییە کاریگەریەکەی لە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتری و لە مامەڵەیان لەگەڵ یەکتری بە جوانی ڕەنجی دابەوە. یعنی کاریگەری ڕازگۆیی لە پەیوەندی و مامەڵەکردنیان لە نێوان خۆیاندا بە جوانی هەستی پێدەکرا. بۆیە ئەگەر تەماشای هەموو کاروبارە تایبەت و گشتیەکانیان بکەی، یعنی ئەمە ڕەنجی دابەوە و هەر بۆیەش ئەمن و ئیستیقرار، ئەمن و ئاسایش بەڕاستی یعنی بە تەواوی باڵی کێشا بوو بەسەر وڵاتدا و برایەتی، خۆشەویستی، یعنی ئەمن و ئەمانە هەمووی بووبوونە هۆی ئەوەی کە بەهۆی متمانە بەیەکبوون و بەهۆی ئەوەی کە ڕازگۆ بوون لەگەڵ یەکتری ئەمن و ئەمانێکی زۆر باڵی بەسەر وڵاتدا کێشا بوو. هۆکارەکەی چ بوو؟ بەڵێ هۆکارەکەی ڕازگۆییان بوو لەگەڵ خوا و لەگەڵ یەکتری. بۆیە مسلمان بەڕاستی بخوای پەروەردگار لەسەر مسلمانی واجب کردووە، دینی ئێمە لەسەر مسلمانی واجب کردووە کە پێویستە صفاتی ڕازگۆیی تێدا ڕەنگ بداتەوە و پێویستە ئەم صفەتە بە جوانی تێدا بیتن. بەڵێ لە عیبادەتەکانیدا، لە تاعەت و پەرستشەکانیدا لەگەڵ خوای خۆی و لە مامەڵە و هەڵسوکەوتیدا لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگار، لەگەڵ برا مسلمانەکانی خۆی. ئەم صفاتە لە هەردوو بوارەکەدا دەبێ ڕەنگ بداتەوە، لەگەڵ خوا ڕازگۆبی و لەگەڵ خەڵکیش ڕازگۆبی بە هەمان شێوە لە مامەڵەکردندا مامەڵەیەکی سەرڕاستانە بکەی. بۆیە خوای پەروەردگار
ئەگەر تەماشاکە یعنی بەندەکانی خۆی منهجێکی ئاراستەیان دەکاتن بۆ ئەو منهجە و پێیان دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين ئەی ئیمانداران تەقوای خوا بکەن لە خوا بترسێن سنوورە قەدەغەکراوەکانی خوا مەشچێنن وكونوا مع الصادقين و هەروەها لەگەڵ چێ بن لەگەڵ ڕازگۆیان بن لەگەڵ کەسانی ڕازگۆ بن بەڵێ ڕازگۆیی چونکە وەکو گوتم سەرچاوەی ئەمن و ئەمان و ئیستیقرار و خۆشگوزەرانیە بۆ وڵات و پێویستە مرۆڤی مسلمان ئەم سیفەتەی تێدا ڕەنگ بداتەوە. خۆشەویستان حەقیقەتی ڕازگۆیی لە قسەکردندا یعنی ئێمە کاتێک کە باسی ڕازگۆیی دەکەین گوتمان لە کردار و لە گفتارە. لە گفتاردا مەبەستمان پێ ئەوەیە کە پێویستە ئینسان کاتێک کە هەواڵ لە شتێک دەداتن باسی شتێک دەکاتن پێویستە ئەو شتێک کە باسی دەکەی نە زیادەڕەوی تێدا بکەی نە نەقستانی تێدا بکەی واتە نە تەحریفی کەی و بیگۆڕی و نە تەبدیلی کەی مە بە شتێکی دیکە تەحریف کەم و کورتی و ئەوانە یا بە شتێکی دیکە یا بە تەواوی تەبدیل و گۆڕانکاری تێدا بکەی یاخود سەر لێ شێواندنی تێدا بکەی دە قسەکاندا نەخێر قسەکە چۆنە خۆی چەندە قسەکە وەکو خۆی بیجێڕیەوە وەکو خۆی ئەو هەواڵە بگەینی درۆی تێدا نەکەی گۆڕانکاری تێدا نەکەی کەم و زیادی تێدا نەکەی ئەمە بریتە لە ڕازگۆیی لە قسەدا لە کرداردا بریتە لەوەی کە ئەتوو زاهیرت دەرەوەی خۆت ئەندامەکانت لەگەڵ ناوەوە و دڵت مطابق بن واتە وەکو یەک بن یعنی بۆیە خوای پەروەردگار بەڕاستی ئەو کەسانەی کە ناخ و دەرەوەیان وەکو یەک نییە لە دەرەوە خۆیان بە پیاو باش پیشانەدەن بەڵام لە ناخیاندا شتێکی ترن خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون ئەی ئیمانداران ئەی ئەو کەسانێک کە باوەڕتان بەخوا و بە پێغەمبەرەکەی هێناوە بۆ شتێک دەڵێن کە ئەو شتە نایکەن واتە کردارەکانتان بۆ پێچەوانەی گفتار و قسەتانە دەفەرمێتن کەبوڕە مەقتەن عند الله ئەن تەقولوا ما لا تفعلون بەڕاستی ئەوە یعنی شتێکی زۆر زۆر گەورەیە و خوای پەروەردگار پێی تووڕە ئەبێتن کاتێک کە ئێوە شتێک بڵێن کە نەیکەن واتە قسەتان پێچەوانەی کردارەکانتان بێتن بۆیە خۆشەویستان وەکو گوتم یعنی ئەم صفەتی ڕازگۆیی پێویستە مرۆڤی مسلمان پێوە ڕازاوە بێتن و پێویستە لە ناخی خۆیدا هەوڵداتن کەسێکی ڕازگۆ بیتن چونکە ئەم ڕازگۆییە بەڕاستی بە تایبەتیش یعنی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر گرنگیەکەی زۆر دەگۆڕێتن واتە کاتێک ئێمە دەڵێن تاکەکانی مسلمان پێویستە هەمویان خۆیان بڕازێنەوە بە ڕازگۆیی بەڵام هەندێک تاک یعنی خۆڕازاندنەوەکە بە ڕازگۆیی واجبیان قورسترە واتە لەسەریان زیاتر پێویستە کە ڕازگۆ بن لە تاکێکەوە بۆ تاکێکەوە واجبەکەی گەورەترە بۆ نمونە یعنی ئەگەر تەماشای زانایانی ڕەبانی بکەین عولەمایانی دین بانخوازان بەڕاستی پێویستە ئەوان لە هەموو کەس زیاتر ڕازگۆتر بن چکە ئەو ئاەتەی کە پێشتر خوینمەوە یا ئەیها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون پێش هەموو کەس لەسەر ئەوان جێبەجێ دەبێتن زانای ئاینی ئەگەر خۆی بە زانا دەزانیتن پێویستە سەرەتا خۆی لەگەڵ خوای پەروەردگار ڕاست کاتن خۆی یەکلا بکاتەوە لەگەڵ خوای پەروەردگار ڕاست بێتن سەر ڕاست بێتن اینجا لەگەڵ دەوروبەریشی و لەگەڵ بەندەکانی خوا لەگەڵ خەڵک لە مامەڵەکردنیدا سەرڕاست بێتن نەکوا بێتن بە ئاياتی خوا بە دینی خوا بۆ پەیداکردنی ناو و ناوبانجی خۆی دینی خوا بۆ پەیداکردنی ناو و ناوبانگ و بۆ مەنسەب و بۆ ژیانی دنیای خۆی دینی خوا بفرۆشێتن بە شێوازێکی تر مامەڵە بکاتن بە پێچەوانەوە کە ئیسلام واناڵێتن هاوە کارەساتێکی گەورەیە واتە پێش ئەوەی کە وەکو گوتم هەموو مسلمانێک پێویستە ڕازگۆبی بەڵام بۆ زانایانی ئاینی زۆر زۆر گرنگترە چونکە ئەوانە وەرەثەی پێغەمبەرانن عەلەیهیمو السەڵاتو وەسسەلام میراتگەری پێغەمبەرانن و ئەوانە ئەمین و ئومەنان لە گەیاندنی
پەیامی خوای پەروەردگار کەواتە کەسێک کە ئەمین بیتن لە گەیاندنی پەیامی ئیلاهی و لە بڵاوکردنەوەی داعوە و بانگەوازی خوای پەروەردگار پێویستە ئەوانە بەڕاستی بە هەموو شێوازێک وەکو دەڵێن زۆر بە ڕازگۆیانە و بە ئەمانەتەوە ئەم پەیامە بگەینن نە لە ترسان نە لە برسان یعنی پێویست دەکاتن نابی قسەکانیان نابی گفتار و کرداریان بگۆڕن ئەوانە دەبێت ڕازگۆیانە و سەرڕاستانە مامەڵە بکەن و چونکە بەختەوەری دنیا و قیامەتی خەڵکیش لەوەدایە یەکێکی تر کە پێویستە زۆر ڕازگۆ بن سەرکردەکانن بەڕاستی ئەگەر سەرکردە ڕازگۆ نەبیتن ئەگەر سەرکردە یعنی بەرپرسەکان ڕازگۆ نەبن لەگەڵ خەڵکی واوەیلا بۆ حاڵی ئەو خەڵکە ئیتر چ متمانەیەک دەمینێت ئیتر چ خۆشگوزەرانی و ئەمن و ئیستیقرارێک بەسەر ئەو وڵاتەدا باڵدەچێشیتن ئەگەر متمانە و سیقە نەما ئەگەر ڕاعی و ڕەعیەت ئەگەر سەرکردە و کاربەدەست لەگەڵ خەڵکی سادا متمانە نەما و ڕازگۆ نەبوون لەگەڵ خەڵک بەڕاستی کارەسات دەخڵقێتن بۆیە پێویستە ئەوان ڕازگۆ بن و چونکە سەرکردە دەتوانێتن چاکسازی بکاتن هەوڵی چاکسازی بداتن و شەرعی خوای پەروەردگار تەطبیق بکاتن ئەگەر بیەوێتن بۆیە ئەگەر دەیانەوێتن خەیر و چاکە و سەرفرازی و خۆشگوزەرانی و ئەمن و ئەمان و ئیستیقرار بۆ وڵات سەر بچێشیت و وڵات لە خۆشگوزەرانی دابێتن پێویستە پێش هەموو کەس ئەوان ڕازگۆ بن لە مامەڵەکردنیاندا لە قسە و گفتاریاندا واتە بە کردار پێش گفتارەکانیان پێویستە کارەکانیان بسەلمێنن ڕازگۆیانە و سەرڕاستانە مامەڵە بکەن اینجا هەروەها خاوەن هزر و قەڵەمەکان بەڵێ ڕۆژنامەنووسان نووسەران خاوەنی قەڵام خاوەنی هزر هەروەها پیاوانی پەروەردە و پێگەیاندن مامۆستایان و ئەمانە پێویستە بەڕاستی نمونەی ڕازگۆیی بن پێویستە ڕاگەیاندن نمونەی ڕازگۆیی بی نووسەر نمونەی ڕازگۆیی بیتن بەڵێ ئەمانە پێویستە یعنی پابند بن لە کردار و لە گفتاریاندا شتێک پێشکەشی گەل و نەتەوەکەیان نەکەن کە نەگونجێتن لەگەڵ بیر و باوڕ و لەگەڵ کەلتوری کۆمەلگاکەیان پێویستە سەرڕاستانە مامەڵە بکەن لەگەڵ فیتڕەتی ئەم خەڵکە چی گونجاوە لەگەڵ فیتڕەتی ڕاستیان ئەمە بڵێن نەک شتێکی دیکە خوا نەخواستە پێچەوانە بێت و هەواڵێک نەقڵ بکەن کە ئەم هەواڵە سوودی دنیا و قیامەتیان نەبێتن و هەروەها پێویستە لەسەر بە تایبەتی بازرگانان پێویستە ڕازگۆیانە بن پێویستە لەسەر موەزەفین فەرمانبەران ڕازگۆیانە خاوەنی کار و میهنەکان هەمویان بەسەر ڕاستانە کارەکانی خۆیان ئەنجام بدەن پێویستە ڕازگۆ بن بەڵێ کارەکانی خۆیان بە ڕازگۆیانە کەسێکی بازرگان پێویستە غەش نەکات پێویستە خیانەت نەکات پێویستە درۆ نەکاتن پێویستە مماتەڵە نەکاتن لە کارەکانیدا اینجا بە هەمان شێوە پێویستە هەموو تاکەکانی کۆمەلگا بەڕاستی مامەڵەیەکی سەرڕاستانە لەگەڵ یەکتری بکەن بۆ ئەوەی وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێتن عەلەیکم بالصدق فإن الصدق يهدي إلى البر دەفەرمێتن پێویستە ئێوە پابند بن بە ڕازگۆیی چونکە ڕازگۆیی دەتانگەینێتن بە چاکە وإن البر يهدي إلى الجنة وهروار تاكش دتانجينيته بهشت وما يزال الرجل يصدق ويتحرى الصدق حتى يكتب عند الله صديقا بياو بردوان بدواي رازقوي دا قريتن وبدواي رازقوي دا حتى كل إخواي پروردگار برازقو دا نسريتن خوش ويستان براستي اواني كدرو دكن ئەوانە وەکو یەکێک لە مفەکرین دەفەرمێ ئەوانەی کە درۆ دەکەن تەنها لەبەر ئەوە درۆ دەکەن چونکە کەسایەتی خۆیان کەسایەتێکی بچووکن ئەگەر نا مرۆڤی گەورە مرۆڤی موسڵمان قەت درۆ ناکاتن مرۆڤی بەڵێ کەسی گەورە ڕازگۆیە و لەگەڵ دەوروبەرەکانی خۆیدا ڕازگۆیە بەڕاستی درۆ صفاتێکی ناشیرنە و مرۆڤی موسڵمان هەمیشە
بە کەسی ڕازگۆ ناسراوە و خوای پەروەردگار فەرمانمان پێ دەکاتن دەفەرمێتن کە پێویستە ڕازگۆ بین و لەگەڵ کەسانی ڕازگۆدا بین و هەروەها ئەوەی لە هەمووی گرنگترە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێت كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بس بۆ مرۆڤ کە بە درۆزندا بدرێتن لە کاتێکدا هەر شتێکی گوێ لێ بوو بیجێڕیتەوە واتە نابێتەوە هەر شتێکت گوێ لێ بوو بیستت بیجێڕیەوە بەڵکو دەبی بە دوواداچوونی بۆ بکەی بزانی سەرچاوەکەی ببینیەوە بە تایبەتی لەو سەردەمەی ئەمڕۆماندا خۆشەویستان دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێک بڵاو دەکرێتەوە یەکسەر بەبێ ئەوەی تەحقیقی بکەی بە دوواداچوونی بکەی لێکۆڵینەوەی دروست بکەی دەبینی ئەو شەیری دەکا و ئەو لایکی دەکا و ئەو بڵاوی دەکاتەوە ئەمە کارەساتە ئەوە وەبەر ئەو فەرمودەی پێغەمبەر دەکەوین عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ بەسە کە بە درۆزن ناومان بچیتن لە کاتێکدا هەرچی بیستمان بچین بیجێڕینەوە بڵاوی بکەینەوە ئاگامان لێبیتن صفاتی ڕازگۆی صفاتێکی گەورەیە و مرۆڤی موسڵمان پێویستە زۆر بە جوانی بەم صفاتە خۆی بڕازێنیتەوە خوای گەورە لە کەسانی ڕازگۆمان بجێڕیتن و وامان لێ بکات هەمیشە لە کردار و گفتارماندا کەسانی ڕازگۆ بین و لەسەر ڕاستە شەقامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسسەلام ثەبات و ئیستیقامەتمان پێ ببەخشێتن خۆشەویستان ئەمڕۆش لێرە گەیشتینە کۆتایی ئەمەڵقا تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورە و باڵە دەستان دەسپێرم خواتان لەگەڵ وەسسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه